چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان خاتوونێکی بەهرەمەند خاتوونێکی دەنگپۆش میوانی بەرنامەکەمانە لە وڵاتی ئەڵمانیاوە کە سەرەتای کارکردن و سەرەتای دەرکەوتنی باکاری هوەری لا وتنەوەی گۆرانی هونەرمەندانەوە دەستی پێکرد و ئەو لە ئێستاە خەریکی سیدیکی تایبەت بەخۆیەتی خەریکی ئەلبومێکی تایبەت بەخۆیەتی و سێم تراکی ئەلبومەکەی بڵاوە کاتەوە سبەینێ و خەریکی نەخشاندنی ڕێڕەوێکی تایبەت بەکارە هوەریەکانی خۆیەتی ئەویش خاتوو شەنگار ڕەزایە. خاتوو شەنگار سڵاوت لەبێ ئەم کاتەوەش. سڵاو لە ئێوەش کاکڕەوەند، سڵاو لە کورتسات مەگەزین، سوپاسدانەکەم بۆ میوانداریتان. یەکەم جاریشمە لە بەرنامەکە میوان بم، بۆ زۆر خۆشحاڵم. ئێمەش زۆر خۆشحاڵ بووین کە بۆ یەکەم دەرکەوتنت، یەکەم دیدارت، یەکەم وێستگەت کورسات و بەرنامەی کورسات مەگەزینت هەڵبژارد. با لە سەرەتای دەرکەوتن و لە سەرەتای کارکردنی تۆ دەست پێ بکەین و باسی بکەین. سەرەتا بە کەڤەرکردنەوەی گۆرانیەکان دەست پێکرد. بۆ ئەم دەست پێکردنە؟ من لە ئەوڵەوە کاک ڕەوەند خەریک لە 2007ەوە دەستم کرد بە گۆرانیوتنەوەی هونەرمەندانیتر. ئەنجا من ڕاستی وەکو ئەمانەتێک سێری ئەو بەرهەمانەمە کرد، بۆیە حەزم کرد کە بە ستایلی خۆم بیڵێمەوە و خۆشبەختانەش بە دڵی خەڵک بوو. وتە بۆیە منیش هەر بەردەوام بووم. دەستێ خۆش بێت. باشە، ئەو سەرەتایە چەند وای لێ کردیت کە متمانەیەکی زیاترت بە دەنگی خۆت هەبێ؟ من زۆر دەمەکە گۆرانی ئەڵمیانی تەنانەت کە مناڵش بووم هەر گۆرانی وتووە لە مەکتەبیش. مامۆستاکانم زۆر جار داوایان لێ کردوم کە گۆرانی بڵێم. ئیتر هەر لەو کاتەوە متمانەکە دروست بووە، متمانم بە دڵنی خۆمە بۆ هەڵبەتە متمانەشم بە دڵنی خۆم نەبووایە دەستم نابێت بۆ گۆرانی هونەرمەندانی تریش. باشە، هەموو کات متمانم بە خۆم بووە لە خوا دەستخۆش. ژیانی دەرەوەی وڵات و لە هەمان کاتدا کاری هوەری دوو جیهانی زۆر جیاوازن. چۆن ئەم هاوسەنگیەت ڕاگرتووە تۆ هەم لە دەرەوەی وڵات بژیت کە کارێکی قورسە کاری هوەری بکەیت لە وڵاتێکی غەریبیە و لە کارە هوەریەکانی شتدا نەبڕیت؟ کاکڕە من هەر لەوەتی هەم هوەر لە ڕۆحمایە، هوەر لە خوێنە. ئەنجا هەر ئەوەش بووە کە یارمەتی منیاوە ئاستەنگی ئێرە بەلانێم، ینی زۆر کورسە ژیانی ئێرە، بەڵام هەوڵیش ماوە هەمیشە کار بدۆزمەوە بۆ کارەکانم، هەرچەند سەختیشە، بەڵام لەخوا بەزیا بێت ڕێگەیەکم بۆ خۆم دۆزیوەتەوە کە بتوانم لێرەش بەردەوام بم. چونکە لێرە قورسیشە، ینی کە ئیشی هوەری بکەی بەتەنیا، بەڵام لەخوا بەزیا بە توانیمە زاڵم بەسەریە. هەر بژیت شەنگەخان بینەران لە سۆشیال میدیا بێگومان ڕووی جوانی کارەکانی تۆ بینن، بەڵام بێگومان ماندووبوون و شەونخوونی هەیە. باسێکمان لە پشت پەردەی کارەکانی خۆت بۆ بکەی هەر لە سەرەتاوە کە بە کەڤەرکردنەوەی گۆرانیەکان دەست پێکرد. ڕاستە لە پشت کارەکان هەمیشە هیلاکی هەیە. پێش ئەوەی کە بینەر گوێبیستی هەر بەرهەمێک بێت، لە پشت پەردە ڕاستی کۆمەڵە ئیش هەیە. ئەنجا بۆی کە بتوان بدوای بەسەر ئەوانە زاڵ بم چی هاوکاری کردووە عایلەکەم و هاوسەرەکەم، ینی پاڵپشتێکی وای منن کە توانیمە ماندووبوونەکەم لە بیر بچێتەوە. بەڵێ، دەستی خۆش بێت. ئێستا قۆناغی گواستنەوەیە بۆ بەرهەمی تایبەت بەخۆت و خەریکی بەرهەمی تایبەت بەخۆت و خەریکی ئەلبومەکەتیت و سبەی سێم تراکی ئەلبومەکەت بڵاوە بێتەوە. باسێکمان لەم کارە نوێ بۆ بکەیت. بەڵێ، ئەو بەرهەمەی کە بەیانی بڵاو بێتەوە کە سێم تراکە لە ئەلبومەکەم 2 ساڵ پێش ئێستا میلۆدیەکەیم دانا. ئەنجا کە میلۆدیەکەیم دانا یەکسەر نردم بۆ شاعیر مازی قایق و کە ئەو گوێبیستی بوو ڕاستی سەرسام بووتی نەمزانیەوە توانی میلۆدیش دانی. بەڵێ، ئیتر بەپی ئەو میلۆدیە بەپی بڕگەکانی توانی وشەم بۆ دروستکە. ئەوە زۆر سەختە، ینی بەڕاستی بێ بە شاعیرێک ڕێک بەپی میلۆدیەکە بڕگە بە بڕگە وشە بە وشە لەسەر ئەو میلۆدیە شاعرە بۆ بنووسێ. بەڵام ماشەڵڵای لەبێ ئەوەنە زیرەکە، ئەوەنە بەتوانایە
توانی یارمەتیم بە ئەوەی کە خۆمەوێ ئەوەم بۆ بکات. ئیشی شاعیرە یعنی ئیشی تێکستەکەی مازیار فایق بووە لە ستودیۆی کاک ئارام سەردار ڕیکۆرد کراوە ینی لە کوردستان و ئیشی موزیکەکەشی کوڕێکە ناوی پرنس سلۆمۆ کە بەڕەگەز عێراقیە ئەو ئیشی موزیکەکی بۆ کردم خۆی پەیوەندی پێوە کردم حەزی کرد کە ئیشێکمان هەبێ بێکەوە منیش ئەو میلۆدیەم بۆ نارد ئیتر بەدڵم بوو بەڕاستی ئیشەکە دەست خۆش شەنگارخان هەرچەندە کارەکە و بەرهەمەکە وەکو ڤیدیۆ کلیپ سبەی بڵاو بێتەوە کە ڕۆژی هەینیە بەڵام بەدەنگ کارەکەمان لایە و پێکەوە با گوێ لە بەرهەمە نوێکەت بگری. هەر لێسەوە پیرۆزبایت لێکین شەنگارخان بۆ بڵاوبوونەوەی بەرهەمە نوێیەکەت هەستکردن بەوەی کە ئەم بەرهەمە هی خۆتە و میلۆدیەکەی لا دڵی خۆتەوە هاتووە لە ڕۆحی خۆتەوە هاتووە هەست بە چیەکەی بۆم بەرهەمەت؟ باشە پرسیارەکەم دووبارە ئەکەمەوە هەستت چۆنەکە ئەم گۆرانیە هەستەکەی گۆرانی خۆتە و میلۆدیەکەی لا دڵ و ڕۆحی خۆتەوە هاتووە ئەم گۆرانیەت ئەکرێت بڵێن چ جیاوازیکی هەیە لەگەڵ هەر گۆرانێکی تر کەوتوتە؟ وڵایی کاک ڕەوەند ئەو گۆرانیانەی هونەرمەندانی تر کەوتومەتەوە ئەوانیش تایبەت بوون بەڵام جیاوازەکە ئەوەیە هاکە مناڵێکی خێزانەکەت ئەبینی و باوەشی پیاکەی هەستێکی خۆشت پێ بەڵام کە مناڵی خۆت ئەبێت و باوەشی پیاکەی هەستێکی تاو جیاوازە منیش ڕێک ئەو هەستەم هەیە. دەستە خۆش بێت وەکو کچێکی گەنج کە لە غەریبیەوە ئەم کارانە ئەکەیت ڕێگریەکانی بەردەم چی تۆ چییە بۆ کارە هونەریەکانت؟ هیچ ڕێگریەک نییە یعنی بڵێم کە ئەبێتە ڕێگر بۆ من بەڵام ئاستەنگی بەلایەنێکی ترا ئەگەر باسی بکەم پێش ئەوەی کە بەرهەمێ بڵاوکەیتەوە لە ساسە ئەکید بە دڵی خۆمە و طبعاً هونەرمەندیش ئەبێ یەکەم جار بە دڵی خۆی بێت و کاریگەری بۆ خۆی دروست بکات اینجا بگەیەنرێتە گوێی خەڵک کە بڵاویەکەی تۆ ئیتر موڵکی خۆت نامێنێ ئیتر موڵکی گوێگرە ئاستەنگی لەو بوارەیە ئەوەیە کە نازانی چی بەدڵی خەڵکە اینجا لەم سەردەمەی ئێستاوەکو مجازەفەیەک وایە کە بەرهەمێک دروستەکەی تا بتوانی بیگەینی تا گوێی خەڵک ینی بگەینتە دڵی خەڵک اینجا حەزی خەڵکیش من ڕاستی وا پێوە ناکەم کە ڤیوم زۆر بێ ئیتر تاوە خەڵک بەدڵێتی وەکو هەدەفی من ئەوەیە کە بتوانم ئیشە دروست بکەم ئەگەر چەندێک خەڵکێکی کەمیش گوێی لێ بگرێ بەڵام بمێنێتەوە نەک تەنها مانگێک بێ و تەواو ئیتر کەس گوێی لێ نەگرێتەوە. باشە دەست خۆش شەنگارخان وەکو کۆتا پرسیارم پلان و کاری داهاتوو چییە بێت؟ من کە هەستان بە دروستکردنی ئەم ئەلبومەم ئەکید ئێستا گۆرانی تریشم لە ڕێیە و بەرهەمی دوای ئەوەم بەرهەمێکە زۆر زۆر تایبەتە لای خۆم ئیشەڵڵا لەوانەیە لە مانگی دایا بڵاویکەمەوە کە لە تێکستی کاک بەڵێن سەنگاویە و میلۆدەکەی زانە
کاکزانە عەبدوڵاهیە زۆر تایبەت ینی ئیشەکە ڕیکۆردیش کراوە هەروەماوە کە ڤیدیۆ کلیپی بۆ بکەم و طبعا دوای ئەوەش هەر لە ڕێگەی ئیشەڵا ئەن بەردەوامە بم. هەربژی شەنگارخان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت زۆر خۆشحاڵ بووین. زۆر سپاس دووبارە بۆ میوانداریتان خواتان لەگەڵ. سپاس بۆ تۆش.